بسم الله الرحمن الرحیم. بێگومان ئەمڕۆ ڕۆژێکی مێژووی مسلمانانە و بەشەریەت هەمووی ساڵیادی لەدایکبوونی فەخری عالەمە محەممەد عەلەیهی سڵات وەسەلام. بۆیە بە شانازیەوە لێرە لەگەڵ خەڵکی مسلمانی ئەم شارە ئەو جەژن و ئەو یادەکەینەوە، یادی سیرەت و ژیاننامەی پێغەمبەری سەروەرمان، و ئومێدوارین کە بتوانین پابند بین بە بەرنامە و فەرمانەکانی. و میلەتی ئەمە میلەتێکی موسڵمانە بە شانازیەوە 1400 ساڵە ئەم ڕێبازەی گرتووە و شانازیشی پێوەکە و بەردەوامیشە بێت. بۆیە پیرۆزبایی لە گەلی خۆمانەکەین، گەلی موسڵمانی کورد و گەلی موسڵمان لە هەموو شوێنێک پیرۆز بێ لە هەموو لایەک. بەڕێستان دوێنێ لە پامێکشتا ئەمەشتان بۆ کردبوو کام یادە بکرێتە وێزگەیەک بۆ بە خۆداچوونەوە بۆ ئاشتی و تەبایی باسی دەسەڵاتداران کرابوو کە بە سیما بە ڕواڵەت وەکو گرنگی پێدانێک نییە بۆ ئەم بابەت. بەڵێ وایە، واقعەکە وایە بەداخەوە دەوڵەت مەداران و کاربەدەستانی ئەم وڵاتە وەکو لە کشوەرێکی ترۆ هاتبن، وەکو لە ئەسێرەیەکی ترۆ هاتبن، وا مامەڵی دین و عرف و نەریتی ئەم میلەتەکەن. میلەتی ئەمە 14 قەرنە موسڵمانە، بەڵام کاربەدەستەکانیش پیانەوە دیار نییە شانازی بە موسڵمان بکەن، شانازی بە ئیسلامبوونی خۆیانەوە بکەن. لە مزگەوتەکان نابینرێن، لە جومعە و جەماعەت و نوێژ و جەژن و مناسەبات و بۆنەکانە نابینرێن. جێی داخەوە یەکێکە لە کلێنەکانی دەسەڵاتدار. ئەوە نائەدالەتی هەیە، گەندەڵی هەیە، مەشاکلی تر هەیە. ئەمەش بەشێکە لەو گەندەڵیانەی کە هەیە کە فاسیلەیەکی زۆر لە بینی دەسەڵاتدار و میلەتە هەیە بەداخەوە.